تۆدەی من مەشێنم لای مامە دیارە یەک بە خۆم دەنگڵ دێنم یادی مامە ڕۆژگارە جا چۆن دڵی دەشکێنم یادی مامە ڕۆژگارە جا چۆن دڵی دەشکێنم شاباشەکەی بەخوا لە کاک عومەر دەستێنم لە کاک عومەر دەستێنم ئەی لە کاک عومەر دەستێنم ئەوشۆ بەخێری دێنم هەتا هەتایە خزمەتکارم دەخوێنم لەگەڵ مامە کۆسەنیم بەنگێرەکە و دەخوێنم گەر کۆسەتم نەلامێ ئەمن ئاوا دەخوێنم کێکەی بی بەجارت دێ کێکەی بی بەدرابت دێ گوێچکارت بۆ دەردێنم هەی گوڵی سەر تۆپی زەوی ماڵە بابم شەهێنا پێم گوتاوێ زانت بە هێندە دڵم مەشکێنە بە قوربانت بم زانیار لێدە و گرمەی لێ بێنە بە قوربانت بم زانیار لێدە و گرمەی لێ بێنە لە خۆشی مام دیارە یەکەم کەمی شکێنە چون شایەک شۆپەرە چون سایەک شۆپەرە دوو بەندی بۆ پێک بێنە کاکە گیان تۆش بۆی بڵێ دڵی دیار مەشکێنە لە گوێیە مەڕوان خاجی وەزە دەنگت هەڵێنە دوو بەندی بۆ پێک بێنە قوربانت بم ناڕوان سفتاحم بۆ بشکێنە سفتاحم بۆ بشکێنە ئەی سفتاحی بۆ بشێنە مەڕوان دڵی بەشێنە ئەوشۆ بۆ دەخەسێنە بۆ تۆی دڵێم لەو شێنە پێدار ئاش لە بەشێنە ئەوەی کۆسەتینەوێ جێ لەو بەندێ ڕابێنە گەربی سوپێنزینە نار تۆ لە دیاری بستێنە هەی دەگماڵە بابم زارە لە لیو لیران دۆلارە لە بەریەو بەنگەی دەبەرەم خەرا دڵی هێنارە خەم لەشکری هێناوە بۆ سەر بەندەی پێچارە بۆ سایەک شۆفرە خۆشی مامە دیارە لە بۆ عومەر عەزیزە لەو کەلێنم لێ دیارە بۆ کەوە ڕیشەیە بۆ کەوە ڕیشەیە بەندان ناڵم دووبارە بۆ ڕێباز ئەوێنەی یادی مامە ڕۆژگارە یادی مامە ڕۆژگارە ئایا داربێت هاوڕێژیان خۆشی مامە دیدارە وەکی هەولێری دەرێن ئەو درە سوارەی خارە بە خۆشی دیارە هەت بۆی ناڵێم بە پارە لە خزمەتیدا هەمە بۆ من سوپا و سالارە بۆ من سوپا و سالارە ئەی هەتا ڕاوم لەو ژینە دۆستی بەڵەڵەم ئەژینە خۆشم دەوێ لەم ژینە تێنا ئێڵم ئەبینە وەسەر لە دەورت گەرم سەوتی لە قەیدەرینە بۆ مەڕوانی دەڵێم چێتە و بەندەی ڕێدینە بۆ ئەوەت هێناوە دەبۆ ڕێداریزینە دەبۆ ڕێداریزینە هەی دەگماڵە بابم بەهار هەت بڵەندی چاوبەرمار زلفت بەنگەت ڕەمبومار وێک دەکەون جار و بار ئاوێزانی باڵات بم لە جیاتی جارێ سەجار بۆ چاوی هەڵنەهێنێ خۆی کردمە بەردۆ بەکار ئافەرین هەی بۆ چاوی هەڵناهێنێ خۆی کردمە بە تۆ بەکار بۆ ئەو سایەک شۆفەرە بە خێرەی مامە دیار بۆ عومەر عەزیزە بەندان دەڵێم وەک ڕەگبەر لە بۆ کەوە ڕیشەیە بەجد لەگەڵمان دیدار بۆ ڕێباز ئەوێنەیە بۆهی دەڵێم هەزار جار سەرەتە بینێرە دەیەڵا مامە دیار دەیەڵا مامە دیار ئەی بترین ساقێ بیتەنە دەمێک عود و دەمێک تار جەید وەکتی مەردنم بابێتەوە دوا دیدار ئاوازێکم بۆ سەنا ساڵێشکا دڵی بیمار دەمانە بێتە ناڵا بێتەوە بیرم دڵدار لە کووسەیمەی فرۆشتار بمژێڕم بۆ ئاخیزار هەتا بژیم لەو ژینە دۆستی بەدڵ مەسەفکە هەی ماڵە بابم مەوچەیە زۆر بەلار و لەنجەیە گریامم پاڕامە وەلاڵامە وەتووەڵەوە هەی پێم بدما چێکم دەیە هەی کودە بڕاتیوە هەی بەبۆ تۆ ئەفسەیە بۆ مامە دیارە بۆ خۆی برا گەورەیە بەندیش پیاوی خۆی دەوێ وا نەزانی گەمەیە گەعدە بێ شاباشکردن وەک برنجی بێ شلەیە بە یادی تینکەیە بۆ ئەو برا گەورەیە هایە داڕێ و نەناڵێ خۆشی کەوا ڕیشەیە بۆ ڕێباز ئەوێنەیە لەگەڵا و دیدارەیە خاڵە عومەر دەدوێنم بۆ خۆی برا گەورەیە لە خزمەتیدا هەمە بەندی بەنداوێ دخوا دەبینێرە بینی ئەو ڕۆژگارەیە بینی ئەو ڕۆژگارەیە ئەی بترین ساقێ بیتەنە دەمێک عود و دەمێک تار جەید وەکتی مەردنم بابێتەوە دوا دیدار ئاوازێکم بۆم کەنێ ساڵێشکا دڵی بیمار دەمانە بێتە ناڵە بێتەوە بیرم دڵدار لە کووسەیمەی فرۆشتار بمژێڕم بۆ ئاخیزار هەی دەگماڵە بابم شێنێ تەوسە خۆی دەلەنگێنێ ڕازی مەماڵی دنیای مانم لێ نەستێنێ ئەم چە جوانەی کێیە هەگۆزەی ئاوێ دێنێ بۆ دیار شۆفەرە مالێم بەجێ نەمێنێ شۆفڵ دێتە دەستی بۆ شێقەی بەستەستێنێ بۆ خوایە بە پێنج دەقە خانوێکت بۆ دەڕخێنێ کانت بۆ دەڕوخێنێ ئەی کولا بە خۆی دەزانێ دێتە ناژیم ئەمیرە لەبار سەر کوڵمەی دەبرم دەڵی تۆ بە پەنیرە هەڕوان لە دەورت گەڕێم دەید بۆ کۆسەدینە پێنجەشت بۆ مەبینە هەی مەگوڕی دیوی نانانم دێ سەر و بێ زمانم دێ لەگە بە
كوتاي بيلك ربنا تعزق يا رب بيك أي أول يوم سمعت